سڵاو جێگرە خۆشەویستەکانی ڕادیۆی کوردستان 24 لە دیوی زمانێمەوە لەگەڵ ئێوەی خۆشەویستێکە گرینەوە من و هاوکاری خۆشەویستم سەرکار حوسێن لەگەڵتانین لە ئەڵلقەیەکی تازەی بەرنامەی زمانێمەدا. ئەم جارە لە زمانێمە باس لە دیاردەیەکی یان ڕووداوێکی مێژوویی دوورەکەین و بەڵگە زمانیەکان چین بۆ ئەو ڕووداوە مێژوویە گەورەیە. کەشتی نوح لە کوێ گیرسایەوە دوای نیشتنەوەی لافاوەکە. بۆچوونەکان گۆڕانکاریان بەسەردادێ. کەسێک بە توێژینەوەیەکی وردی پڕسەرنج ئاراستەکە بەلایەکی دیدا دەگۆڕێ و بەڵگەی زمانی لە نێو ئەو توێژینەوەیەدا بەکارهێناوە ئێمە لە بەڵگە زمانیەکانەوە دەدوێن. بەڕێز مامۆستا سەربەست مەجید لەگەڵمانە کە توێژینەوەکەی کردووە و پێی وایە چای سەفین ئەو شوێنەیە کە کەشتی نوحی لێ گیرساوەتەوە دوای نیشتنەوەی لافاوەکە. مامۆستا بەخێر بێی. زۆر سپاس. تۆ پسپۆریەکەت لە جیۆلۆجیە. بەشێک لە پرۆژەکەی تو بە دۆداچوونەکە لەگەڵ پسپۆریەکەت یەک دەگرێتەوە. بەڵگە زمانیەکان چۆن یەکلات کردوونەوە و چۆن بە دوواداچووی چۆن توانیت لە بمبورە لەلایەنە زمانیەکە پشتت بەچی بەست. ئایا ئەزمموی پێشتریشت هەیە لەبارەی زمانەوە کارت کردبی؟ دەزانم نووسەریشی و شعر دەنووسیان لە ئەدەبیات زۆر کارت کردووە، بەڵام لە ڕووی زانستی زمانەوە کارت کردووە؟ سەرەتا زۆر سوپاس. سڵاو لە گوێگرانی بەڕێزیش. وەکو پسپۆری لە زمان نەخێر، بەڵام وەکو یەخەگرتنی ئەدەب و شعر و ئەو شتانە ئیدی ئەوە تەمانەکە لەگەڕین. ئەو بابەتەی کە باسیشی دەکەی دیاریکردنی شوێنی گیرسانەوەی کەشتی نوح لە چیای سەفین بابەتێکی هەمەلایەنەیە. هەر بەڵگەیەک، هەر ڕێچکەیەک، هەر شتێک کە تۆزێک ئەو بابەتەی بسەلمێنی ئێمە بە دوواداچوونمان بۆ کردووە. بەڵگە مێژوویەکان، بەڵگەی زمانیش وەکو ئاسەوارێکی مرۆڤ بێگومان دەبی ڕێچکێکی ئەو زمانێکی ئێستا لە ناوچەی خۆشناوەتی و ناوچەی هەولێر و دەور و بەری سەفین قسەی پێکرێ، بێگومان دەبی ڕێچکێکی بستەوە سەر ئەو زمانەی کە نوح و پێشی نوح و دوای نوح قسەیان پێکردیە. خۆشبەختانە بەڵگەی زۆر نایاب و بەڵگەی زۆر وێچوو هاتنە پێشێ و ئێمەش لێرە لە توێژینەوەکەی باسمان کردیە. دەستەکانت خۆشبی. بەر لەوەی بچینە ناو تەوەری سەرەکی بەرنامەکەمان کە بەڵگەکانە لەسەر گیرسانەوەی کەشتی نوح، دەمەوێت بزانم تا چەند لەگەڵ زمان کۆچی. گوتت یەخەگرتن، بەڵام من ئەوەندەی شتەکانی جەنابتم خوێن بێتۆز ئەگەر بە ڕێچکە زانستێکەش پەیدا نەچووبی نەتخوێندبێ یان تایبەتمەندیت لێوەرنەگر بێ، پسپۆرت لێوەرنەگر بێ، هێندەی پسپۆرێک هەستەکەم کارت لەسەر کردووە. دەخۆی وایە ئەوەی کە ئەمن ناوی لێنێم یەخەگرتن لەوانەیە خەڵکەشیدی بە ئەوەی دابنێ بە شتێکی گەورە دەم، بەڵام لەبەر ئەوەی ئەمە پسپۆرەکەم جیۆلۆجیە مەسەڵەن لە زمانە لە زمانە ئیدی هەر بە یەخەگرتنی دانێم. ئەوەی طبعاً شعر نووسین، چیرۆک نووسین، خۆ لە قەرەدانی ئەدەب ئەرکێکی مەسوولیەتێکی گەورەیە، یعنی تو کە شتەکە نووسی لۆ خۆت نانووسی یان لە مەجلیسەکی قسەی بکەی و بڕوا کە ئەتو خستە سەر کاغەز و خستە سەر سۆشیال میدیا، ئەوە ئەبیتە مڵکی ئەو ملەتەی پێویستە و ئەوەی بکە، یعنی حەقی خۆی بدەیە لە زمان خەڵکە کە ئەو بابەتی تۆ خینتەوە لەوانەیە گەنجەکبی ئەگەر بە شێوەیەکی ڕاست و دروست نەینووسی لەوانێ بەلاڕێدا بچیکاویش مەسوولیەتەکەی گەڕێتەوە سەرشانی تۆ. ڕاستە.
دوجار هەورە توێژینەوەی کە ئێستا بەردەستت ڕێگای یان هۆکاری گەیاندنی بۆ ئەوانی دی ڕێگا سەرچەکەی زمانە ئەکیت کەواتە زمان لە هەموو کایەکاندا پێویستە و نووسەر یان گوێزەرەوەی بابەتەکان پێویستە لە زمان شارەزایی هەبێ ئەو جار دەتوانێت پەیامەکانی لە هەر بوارێکدا بێ بگەێنێ بێگومان ئەو زمانەی کە تو پێی ئەنووسی چەندی ڕەوان بی چەندی ڕازبی چەندی ڕێزمانی بی ئەوەندە زیاتر ئەوەی کە ئیخوێنیتەوە هەم تێی دەگا هەم لەگەڕیشی ئاسایی و هەم لەگەڕیشی خۆشحاڵ و مرتاحەبی یعنی هەستەکەی شتێک نووسینێک بابەتێکت بڵاو کردبێتەوە کاریگەریت لەسەر خەڵک دروست کردبێ و سوودیان لێوەرگرتە بێ بە دڵنیایەوە لە زۆر بابەتەیە یەک لەو بابەتانە کە ئەم لێرە باسی وشەیەکی زۆر سەرنج ڕاکێشەکەم لە زمان کە لە توێژینەوەکە بەکارم هینەیە و لە سەردەمی نوحەوە بەکار هاتیبی هەتا ئێستا لە ناو کوردەواری و لە هەموو دنیا ئەو شە پیرۆزەمابی وشەی مر بەرێ من لە 2020 ڕێک لە ینی مر بەوچوونی تو وشەیە یان لەتە وشەیە پاشگر و پێشگر وەردەگری پاشگر و پێشگر وەردەگری بەڵام وشەیەکی پیرۆزە پێم وایە بەمانایی ڕۆح بێ بەمانای خوددا بێ بەمانای بەرزترین پیرۆزی بێتن ئەم لە 2020 چەند دێڕێکم لە پەیجی لۆ کە گرنجێدا بە زمانی دەڤەری هەولێر بڵاو کردەوە دوای ئەوە چەندین بەڕێزیدی ڤیددیویان لەسەر هەمان وشە بڵاو کردەوە لە دەرەوە و ناوەی هەرێمی کوردستان کە پێم وایە ئەوەیە کاریگەریەک بوو بڵێ ڕاستە دەست خۆشە زۆر باشە گرنگترین بەڵگەی زمانی بۆ ئەوەی کە تۆ پێت وایە کەشتی نوح لە چیای سەفین گیرساوەتەوە دوای نیشتنەوەی لافاوەکە چییە؟ پشتت بەچی بەستووە؟ بەخۆی بەدڵنیایەوە دوای کەشتی نوح ئەگەر پێشی ڕوودانی لافاوەکەش یەک زمان بووبی یان نەبووبی دوای ڕوودانی لافاوەکە کە نوح و جەماعەتەکەی مانەوە یەک زمانیان هەبووە ئەو گومانی تێدانە یەک گروپی ڕزگار بوو بەڵێ یەک زمانی ئەگەر باسی پێشتر نەکەینیان بڵێ ئەو زمانەش بەکار هات دوای ئەوەی کە نەوەیان خستەوە برا و ئامۆزایەکان لێک جیاواز بوونەوە و گەشت چوونە ئەولا ئەو زمانە هەر تاقمەک و زمانی خۆی گۆڕانکاری بەسەرداهات بەڵام تەمان بەڵگەشت ئەوەی کەوان یەک زمان بووینە لە گەلگامش ئەوێ چەند خۆش بوو پێشان یەک زمانمان هەبوو بە یەک زمان ئەدواین هەمومان یەکتریمان خۆش دەویشت و خودامان دەپەرست زەمەنی گلگامش لەگەر سەردەمی نوح چەندی بینە و چۆن بەیەکەوەی گرێ دەدەی حتمما بێگومان کە سەردەمی سۆمەریەکان لە سەردەمی فرەزمانی بووە لە سەردەمی تاکزمانی دەرچووە بەڵام ئەگەر بێت و کە گلگامش ئەگەر تەواو ڕاستی بووبی و ئەفسانە نەبی ینی کە من پێم وایە گلگامش کە بە ئەفسانە باسەکرێ غەدر لە گلگامشکرێت چونکە هەم ئەو بابەتانی کە لە ناویدایە هەم ئەو ئوسلوبی نووسینی زۆر لەگە کتابە پیرۆزەکانی وەکو تەورات و تەنانەت قورئانیشدا یەکەگریتەوە کەواتە ڕاستیەکی هەیە ئەگەری هەیەشتی ئەفسانەی تێکرابێ بەڵام بنچینەیەکی ڕاستیشی هەیە بەدڵنیایەوە چکو گۆڕانکاریشی بەسەرداهاتیە ئەجاگەر بێت و مەسەرەن کە گلگامش دێ بە دوای ئەتونە بشتمدا ئەگەر ئەتونە بشتم بە زمانی بابلی واتە نوح کە بە دوایدا دەگەڕێ و لەبەرەوەی نوح بە هەموو بەڵگە مێژوویەکانەوە ئاینیەکانەوە لە مرۆڤی ئاسایی زیاتر ژایە نزیکەی بڵێ 1000 ساڵ ژایە ئەوانەی کە لەوێن دەر ئەو زمانی نەوە دواینەوە مردوون و نوح هەرمایە ئەوان وایان زانیە کە نوح نەمرە لۆیە کە گلگامش بە دوای نەمریدا ئەگەڕێ بە دوای نهێنی نەمریداگەڕێ بە دوای ئەتونە بشتم داگەڕێ بە دوای نوح داگەڕێ لی فێر ببی مرۆڤ کو نەمرە بیتن ئەجاگەر ڕاستیەکەی وابی نوح گلگامش یان کەڵەگامش یان کەڵگامش گامێش طبعا لە گامێش هەچوو گامێش
چۆن مەسەلەن پشیلە لە حەزارەتی نوح حەزارەتی فرعونیەکان پیرۆز بووە گامێش لە شارستانیەتی سومەریەکاندا پیرۆز بووە بەڵێ لێ ناویشان لێنە گەڵگامیش یا کەڵە گامێش کە بەدوای نمریدا ئەگەر و بەدوای نوحدا ئەگەڕێ ئەگەر بێت و نوح گەڵگامش بەخۆی نوحی بینی بێ بەدڵنیایەوە مادام وایە چەند سەد ساڵێکیان فەرق بۆ 300 400 500 ساڵێکیان فەرق بووبی بینی بی بڵێ نوح مانایەکی دیاریکراوی هەیە لێت کۆڵیوەتەوە یان بە دوای دانەچووی پێتگرن بەڵێ بەئەکیدی نوح لە زۆر تەبەن ناوی زۆری هەبووە ئاز و ساو ئۆتۆنە بشتەم و حتا دێ لە تەورات و قورئان بە نوحی داوە نوح زۆر کەس پێ وایە کە ناو نەبی بەڵکو سیفەت بی وەکویان لە ئەنجامی بۆ نمونە لە تەورات نوح بە مانای حەسانەوە دێ حەسانەوە دوای ماندی بوون و دوای دژایەتی کردنێکی زۆر کە لافا و هەستا و نیشتەوە کەشتەکەی گیرسایەوە لەسەر ئەو چێوی نەسیر نوح حەسایەوە لە عەرەبیدا نوح بە مانای گریانێکی زۆر دێ پێیان وایە کە نوح لەبەرەوەی لە تاو ئازاری ملەتەکەی و لە تاو ڕوحمی خوددا کە پێی کردی و دەربازی کردیە زۆر گریایە ئەوانەشی هەیە بڵێ زۆر باشە چای نەسیر گوتت لە گلگامشەوە حتا ئەگاتە ئاشور ناسرپالی دووەم یەک لە ناوە هەر زەقەکان کە بەو چیایی درایە کەشتی نوحی لەسەر گیرسایتەوە چای نەسیرە یان چای نەزیرە جگە لە چەند چایەکی دیش کە ناوی پیرۆزی چای پیرۆزی لێ نادرایە و هەروە کە سەنحاری بیش باسی کارێزەکەی خۆیەکە ناوی کوێنبی دێنی چای شادی کوێنبی دیسان لێرە بەمانای بەهشت و ئەوانە دێتن هەمووی هەر ناوی هەمووی هەر ناوی پیرۆز و ناوی ئەوەیە تەنانەت تاها باخر لە ساڵی چلەکان کە باسی شادی کوێنبی ئەکاتن کە سەنحاری باسی کردیە یان بە چیای خانی کە باسی کردیە خانیە تا ئێستاش تاها باقر ئەڵێ خانی وشەی خانی مانای قەسر دێ مانای خانوو دێ ئێمە تەبەن لە منطقەی دەوروبەری هەولێرێ چیای سەفین ئێستاش هەردەگەدابی ئەڵێ خانی بەو چوارچیوەی و چوار دیوار و سەقفێک کە مرۆڤ ئەپارێزیتن ناوی خانی بووە ئەمە ئێستاش پێ دەڵێن خانی بۆتە خان و لاندەکشن ئەمە باسی وشەی خانیەکەین کە سەنحاری بەکاری هێنایە نەسەد وەکو خۆی بۆ کەسێک دەڵێ خانی لۆ کوڕەکەم دروست دەکەم ئەو جەژنی لۆ دینم خانیەکی لۆ دەکەم لەوەی ماڵی سەر بەخۆی بەڵێ تەها باقر پێی وایە چیای خانی هەمان چیای سەفینە ساری چلەکان باشە ئەگەر بێت و تەها باقر زانی بای وشەی خانی هەمان وشەی ئەوەیە کە ئێستاش بەکار دێتن لەو دەڤەرەی بێگومان ئەو کاتی ڕێی خۆی زۆر بە قوترە بوو کە بەدڵنیاییتر ئەو پەیامی دەگوت زۆر بەدڵنیاییتر ڕاستە چێ دەڵێت چیای نەسیر یان نەزیر مەبەستیان جوودی نییە کە زۆرینەی ڕایەکان دەڵێن کەشتی نوح لەسەر چای جوودی نوشتیتەوە مەبەستی سەفین بۆ ئەو چای نەزیرە تۆ دەڵێ سەفینە وانە ئەوە پرسیارێکی زۆر جەوهەری و گرنگە کە هەموو کەس مافی خۆیتی ئەو پرسیارەی بکە ئێمە لەو توێژینەوەی هەموو هەوڵەکماندایە کە بسەلمێنین چای نەسیر یان چای نەزیر یان چای پیرۆز یان چای خانی یان چای شادی یان چای کویبیک ئەو هەموو ناوانە لەو شوێنێنرایە ئەوانە هەموو لەگەڵ یەک شوێنن بەچ بەڵگەیەک یەکلای دەکەوە کە هەموو مەبەستیان یەک چیایەوە گرنگجی ئەو توێژینەوەمە ئەوەیە زۆر باشە ئەگەر ئەمە ئەومان نەسلمان بەڵگەیەکی بەهێزمان بەدەستەوە نابێت ڕاستە یەک لە بەڵگە هەرە بەهێزەکان ئەگەرەمە واز لە گلگامەش و کلدانی و بابلیەکان بێنین کە ئەو ناویان لێنایە هەمووی بۆ سلماندنیەوە سەنحاری پێشی سەنحاری بی ئاشور ناسرپالی دووەم بەڵێ کە لۆ یەکەم جار ئەگاتە ئەو ناوچەی ئەرێ من گەیشتمە چیای نەسیر و هەروەها لەسەر دوای ئەوەی کە لەگەڵ لولوبیەکان بەشەر دێتن و بەبەی کوڕی بابۆی پاشای لولوبیەکان بە زندوی ئەگری و کەوریەکە
پێستەکەی کەورەکە و بە دەرگای قەڵاتی هەرواسی چیای لولوبی لە چێن دەرە ئەگەر ڕۆژانە ئاشورنا سەرپالی دۆم هێڕشی کردیە و گەڕایتەوە منطقەی کالیزی کە ئەکاتە منطقەی شەماوک دەشتی بەڕانەتی کەواتە نزیکترین شوێنەکە ئەو لاولێر ئەوەیە بزە کە تو ڕۆژانە بەیانیان هێڕش بکێ سەری و ئێواران بگەڕێەوە ئەوە دەبی چیا سەفیم زیاتر نییە ناکرێت لە نێوان چیای جوودی تا هەولێرێ شارێک نەبوو بێ کە ئەو بۆی گەڕابێتەوە شارەکەی وانە ئاخر ئەو شاری هەولێر تهدیدە هەولێر تهدید دەکا ئەو کەواتە سەفینە بەدڵنیایەوە دووەم ئاشورنا سەرپالی دووەم کە ئەرێ گەیشتمە چیای نەسیر ئەو چیایی کە بابوو باپیرانی من پێشتر پێی نەگەیشتون و هەروە وەسفی چیای نەسیرە کاتن ئەرێ کە گەیشتمە ئەو شوێنەی کە لەشکرەکە خۆی لەشکری لولوبیەکان کە خۆیان تێدا حشاردا بوو 250 کەسم لێ کوشتن و بەسەرکەکانی گردێکم دروست کرد و هەروەها بەبەی کوڕی بابۆم لەوێ بە دیل گرت لەسەر کانیەکەی پەیکەرێکی خۆم تاشی و شانازەکانی خۆم لەسەر ئێستا بۆ یەکەم جار کەسێک پێشتر باسی نەکردی لە بە درێژایی مێژوو ئەمن شوێنی و نەکرد شوێنی پەیکەرەکەم دەستنیشان کردیە پەیکەرەکە مەوجودە پەیکەرەکە ئێستا بە مایەوە هەروەها لە دۆکیومنتاری تەلەڤیزیۆنیکەی 24ریش ئەوە دۆکیومنتارێکی زۆر ناوازای لەسەر دروست دەکرێت و لەو ڕۆژە ماوەیەکی نزیک پەخش دەکرێت زۆر باشەوە کارێکی باشە پێم خۆشە بۆ یەکەم جارە بڵێ کە ئەوم لەبێت تاوان کە تو سلماندت ئاشورنا سەرپال ئەری ئەمن چای نەسیرم گرت و پەیکەری ئاشورنا سەرپالی لە هەمان شوێنەکە بەخۆی باسیەکە کەواتە ئەوە چای نەسیرە کەواتە ئەوە دڵنیا بووین چای نەسیرە سەفینە زۆر باشە لەولا کە دەڵێت لە چیای نەسیر ڕەبتی بینی چیای نەسیر و گیرسانەوەی کەشتەکە چییە ئێمە دڵنیا بووینەوە چای نەسیر سەفینە ئێستاوانە بە درێژایی مێشوو لە گێرلگامشەوە بگرە حتا ئاشووریەکان هەموو دەڵێن لە دەرێن لە چیای نەسیر کەشتی نوح لە چیای نەسیر گیرسایەوە و هەروە لە بێت نەچی چیای سەفین ینی یەکەمین چیای بڵێن دەواازەی یان سنووری بینی دەشتایی هەتایی و شاخاوی هەتایە ڕاست زۆر جوان جگە لەوەش کە هەندێک ناو گوتم گۆرانکاری بەسەر دەدەی بەڵبن لەبەر ئەوەی ئێرە ناوچەیەکی شاخاویە هەتا ئاستەکی زۆر پارێزگاری لە زمانەکەی خۆیەکە باشە بۆ نمونە ئاشورنا سەرپال کە ئەگاتە چیای نەسیر بە دەربەندی کیرۆریدا تێپەرەکە بەڕێز دکتۆر زامای پێی وایە کیرۆری هەمان دەربەندی کۆڕەیە دەربەندی کۆڕ پێتوانیە ئەو دەربەندە مێژوێکی زۆر هەندە دووری نەبییان بەهۆی ڕووداوی سروشتیەوە دروست بوو بێ دەربەندی کۆڕیان دەربەندێکی دی کۆنتر هەبێ لەوێ نەخێر دەربەندی کۆڕێ ئەوە جیۆلۆجیای ئەوە میلیۆنا ساڵ پێش سەدان میلیۆن ساڵ پێشی دروست بوونی مرۆڤ هەبووە بەڵێ هەر هەبوو زۆر باشە باشە بۆ سەفین ناوی جوودی نەبوو مادامەیە جوودی کە هەندێک بەڵگەی ئاینیش دەڵێن کەشتی نوح لە چای جوودی گیرساوە وانە ئەدی چای جوودی چی لێ دێ لە تەواوی جوگرافیای جیهاندا یەک چیا هەیە ناوی جوودیەوە بزانم ئەویش ئەوە کە لە کوردستانی باکوور ئاخر جوودی ڕەنگە چەند سەد ساڵێک بی ناوی لێنراوی چای جوودی جوودی نەبووە ئەو جوودی کە ئێستاە بەڵام ئەو سەفینەی خۆمان طبعا جوودی لە زمانی عەرەبی زۆر کەس پێشی وایە کە ناو نییە جوودی بەڵکو سیفەتە لە بەخشندەی و لە پیت و بەرەکەتی کە ئێستاشی دەگەدابی شاخێک نییە وەکو شاخی سەفین بە پیت و بەرەکەت بەڵام بەڵگێکی بەقوت بەهێستری مێژووی هەیە ئەویش لە سەردەمی گوتیەکان گوتی مەڕێ چیای سەفین ناوی چیای گوتی بووە یان چیای گودی هەندێک بە گودی ناوی تەلەفۆزیەکەن گودی هەمان جوودیە لەبەرەوەی گاف لە عەرەبی نییە بە جیم گوترێکەوەتە چیای گودی کە چیا سەفین بۆ لە سەردەمی گوتیەکان هەمان چیای جوودی بی ئەو ئەگەرش زۆرە ئەو جوودیەی کە ئێستا هەیە لە کوردستانی باکوورە دەڵێ لە مێژنە ناوی جوودیە من وا دەڵم ڕنگ نییە ڕەنگە ینی بۆ نمونە جوودیەکان گوتیەکان هاوسەردەمی سۆمەریەکانن بەدڵنیایەوە هیچ شوێنێک لە سەردەمی سۆمەریەکانەوە تا ئێستا هەمان ناوی نەمایە گۆڕایە
ڕەنگە مەسەن لە تەورات بە ئارارات ناویە بە ئاراراتش هەمان ڕەنگە ئەوش طبعا لێرە لە تۆژینۆکەی باسم کردیە ینی ئارارات و جوودی یەکچیانە یەکە نەخێر ئارارات سلسلەیە ئارارات سلسلەیە بە بۆچینی من زنجیرەتیەکانی زاگرۆسن ئارارات هەمان ناوە لێرە باسم کردیە یعنی تو بە درێژایی مێژوو بە پێی بەرژەوەندی ئاینەکان و حکومڕانەکان ناوەکان گۆڕانە باشە سەفین کەی ناوی بۆتە سەفین وشەی سەفین لە چێ پێم وایە بەخۆی زەحمەتترین و گرنگترین شت لە توێژینەوەکەی من ئەوە بوو کە نەدەوێرام خۆی لە قەرەی بدەم ئەوە بوو سەفین پێشی ئەوەی ناوی سەفین بی ناوی چ بووە مانای ئەو ناوە چ بووە کە پێشی سەفین هەی بووە ئەوە زۆر گرنگ بووە بەڵێ ئاخری کە لە تۆژینەکەی گەیشتمە ئەوەی کە پێشی سەفین لە شکری عەرەبی ئیسلامی بگات ئەو دەڤەرەی ناوی چیای خانی بووە بەڵێ کە هاتووە لە شکر هاتووە چیای خانی مانای چیە خانی مانای کەشتیە کەواتە یەکسەر ناوەکەیان گۆڕێت تەبان لە شکری عەرەبی ئیسلامی ئەو سیفەتەی زۆر بووە گەیشتە هەرجەیەکی ناوەکانی گۆڕیوەتە سەر زمانی عەرەبی لە دەڤەری مە شوێنەکان ناوەکان زۆر زیان گەڕاینەوە سەر ئەسلی خۆی بەڵام لەبەر ئەوەی سەفین پیرۆزیەکی لەگەڵ بووە کەشتینۆ کە لە قورئاندا باز دەکا وەکو خۆی ماتەوە چیای سەفینە ناویان لێنای چیا سەفینە لەبەرەوەی تا تەنیسیش لە کوردی نییە بە سەفین ماوەتەوە کەواتە سەفینە شانی کەشتی چیای کەشتی ینی هۆکاری ئەو ناوە چیای کەشتی گۆڕاوە لەو چیای سەفین کەواتە ئیسلام مێژووی ئیسلامی ئاگایی لەوەی هەبووەکە ئەو چایە جێی لەنگەرگرتن یان گیرسانەوەی کەشتەکەی نوحە بۆی ئەو ناوەی داوەتە پاڵی بەدڵنیایەوە توکە تو بزانە زۆر جێدی مەسەرەن سەریکانی کراوەتە ڕەس العین بەڵام سەریکانیەکە بزر نەبووە لۆ لەبەر ئەوەی ناوەکی پیرۆز نەبووە زۆر زێدی مەسەرە ناوەکانیان کرایتەوە تەرجمەی عەرەبی بەڵام هەمان ناوی خۆ بەڵام لەبەر ئەوەی سەفین ناوەکی پیرۆز بووە مۆرکەکەی وەرگرتوتەوە بە سەفین مایە بە سەفین ماوەتەوە بۆ مێژووی ئیسلامی دواتر لەبارەی سەفینەوە کە لە سەفینە هاتووە هۆکارەکەشی گیرسانەوەی کەشتەکەی نوحە بەردەوامی بەو مێژووە نەداوە دواتر ون بووە بۆ ئەوە بزر بووە و چای جوودی بۆتە ئەو شوێنەی کە وا باس کراوە کە کەشتەکە لەوێ گیرسابێتەوە بەخۆی نەکرد نەمانی شتەکان ئەمە نەبوونی دۆکیومنت یعنی کورد ناوچەی کوردەواری لە میدیەکانەوە بگرە مەسەن ئەمە دۆکیومنتمان نییە یان هەبووە و ون کرا بە هێرشە یەک لە دوایەکانی ئاشووریەکان و پێش ئاشووریەکان و کردان ئەوانە ون بووە باسی وشەی مرت کرد دەتکرێت بۆمان شی بکەوە چۆنە لە بابەتەکە دەرەچین بەڵام سەرنجی ڕاشەم کە باست کرد بۆیە حەزەکەم بە پێچەوانە ئەوە ناوەخنی بابەتەکەیە زۆر باشمادە مر بەڵگەیەکی زۆر گرنگە مەسەلەن تو لە هەموو لە نەوەی کوڕی نوحی ناوی جومر بووە جومر مر ئەگەر لێرە سابتی مرەکەی جۆ بە زمانی سۆمەری واتە هەڵگری عەرش جۆ سومەر لە دوو کە لە دووی هاتن مرەکەی دیسان جێگیرکەوە شو یان سو ئەوان بە خۆیان گوتێ شومەر سومەر یعنی مرۆڤی باڵا مرۆڤی خزم مرۆڤی بەهێز لە دووی دێتن مەسەن لەبەر ئەوەی کوڕەکانی نۆ هەموو بڵاو بوون لە هەموو زمانەکان مر هەرماوە بۆ نمونە لەکە بە پیرۆزیش ماوە بۆ نمونە لە عەرەبی کەوشەی مریەم بەکاردێنێ مریەم هەموو ئەزانی مریەم چییە کە داچی حەزرەتی عیسایە مرەکەی جێگیرکەوە دیسان یۆم بە زمانی سۆمەری واتە دایک ڕۆحی دایک جانی دایک یان جانی داچی زانە وهروە مەسەلەن المەڕ یعنی مرۆڤ بە زمانی عەرەبی لە زمانی کوردی زۆر لە هەمان جێگیرترە مەسەلەن مرۆڤ مردۆخ کە خۆی بابلیەکان بووە خۆی پیرۆزی بابلیەکان بووە دۆخ یعنی چ ئەگەر مرەکەی جێگیرکەین ئەوەیە مردۆخ ناوی خوددایە ناوی خوددایە مەسەن مەملەکەتی ئاموری مر لە کوردی لە هەمووی ئەوەترە مر مرۆڤ
ناوی لێ نایە ڕاستە. غۆڤ مرۆڤ بۆ گیانەوەری چوار پێ مەسەن مەڕی بەکارهێنەیە بۆ پەلەوەری وشکانی مر هیچی بەکارهێنەیە مریشی بۆ پەلەوەری ئاوی مر ئاوی بەکارهێنەیە مراوی بۆ مێرووەکان مێرووی بەکارهێنایە بۆ گیانەوەری مسکە بچووک مڕکەی بەکارهێنەیە بۆ زیان بەخشەکان مۆرانەی بەکارهێنەیە بۆ بێجانەکان مرواریمان هەیە مرواری واتە واری ئێستاش بە کوردی ناوچەی خۆشناوتی واری عنی کرانەوە سەدەفیەکەی و مروارێکی لێدێنی مەرجان بەکاری هێنەیە مر هەر جێجی دیکە جانەکە بە زمانی سۆمەری واتە ڕۆخی دەریە تاڵ مەرجانش لە قوڵایی زۆر کەم لە هەمووش گرنگتر هەر جانەوەرێک نهایەتەکەی ڕۆحدانەکەیە ناوی لێنە مردان گیاندان ئەو مردانە مردن لە هەموو زمانەکانی دنیاە تقریبان ئێستا شەماچە بۆ نمونە لە ئیسپانی مرتۆنەوە تەنانەت لە کۆری و سینیش هەر مرە بەکاردێتن لە بۆ مردنی مردن کەواتە ڕۆح لەسەر لە هەموو زمانەکان وەکو خۆی وەکو وشەیەکی پیرۆز وەکو خۆی ماوە بەڵام لە کوردی لە هەمووی زیاتر لەبەرەوەی شوێنەکە شاخاویە زیاتر پارێزگاری لەسەکە یان لە شانسی کووردە ئەو شێ زیاتر مامۆستا زۆر دڵخۆش بووم لەم بەرنامەیە میوانم بووی ئەمەدەوارم ئەو توێژینەوەی گرنگی پێ بدرێ و یەکلا ببێتەوە کە یەکلابوونەوەیەکی زانستی یەکلابوونەوەیەکی دڵنیایی نەک بە هەستەکی سۆزیەوە کە بۆ سەفینمان هەبێ بڵێن ئەوێ جێی گیرسانەوەی کەشتێک ئەو بەڵگانی ئەمن پێشکەشکم کردوون هیچی ڕای خۆم نییە هەمووی لەو حەقڕینەکانەوە دەست پێکاتن حتا قورآانی پیرۆز لە تەور بە تەوراتشەوە و هەروازکە لەوە چەند توێژینەوەیەکی گرنگی کوردی توێژینەوەانی کوردیش دەدێ بۆ نمونە دکتۆر دڵشاد زاموای بۆ نژمە پەروین بەدری ئەوانە توێژینەوەیان کردیە ئەمە لێرە ئەوانیشمان خستە ناو توێژینەوەکەی دەست خۆش بێ بەخێر بێ سەرچاوان سپاس دەکەم سەلام خۆشەویستان ئومێدەوارم توانی بێتمان بەڵگە زمانیەکانی یەکلاکردنەوەی گیرسانەوەی کەشتی نوح بە گوێرەی پێویست بەوەی خۆشەویست چی بکەینەوە تا لاڵقەیەکی دیکەی زمانێمە و لە تەوەرێکی دیکەی زمانی لەگەڵەوەیەکە گرینەوە سپاردەی خوابن.